شاركت بكل باشا الإنسان وهو الذي فايتك من ورا الروح لا كلها بكردستان لا يعني في الفريق بين الفريقين لا الفريق بين الجيش المغرب ما في عليها ربما كثير دفنوه كان أنا كمان هذه على الشريط سافرت سفر يتذكر مكان في الفريق هذا
akan volver teman-teman. ولا إله إلا الله في الفريق
ده قناة ده هذه
غريب هذا بس سرنج بيقولوا التليفون هنا كابا معنا سرنج
فاضي وفاضي. ما غريتش. لا لا قرب هذا الصورة دياره بس خاوله كيف يسمع ذكر يصير سافر الليل.
اضافي چند؟ والله اضافي 3 دقیقه جلو 7 دقیقه اضافي ده 3 دقیقه
دقوني وزمان.
هلورا Başka herkes. Kongre'de أطلع عازل مال السرطة بناي خوي جوري ميربان براسي أو فريقاني كبداية برنو الزور دكاتن هم دستنا هور تيبيك حساب اجتاباتي لبودكري أما وسيم يار لسيك دبنيوا لفظ خوي جوري بزابي زهدي يار زانا كانا بيج مرجي هولي رجيك كلو تيب باشاني هر سندلا قرقا بردو بانزامج قرزرا بلا موا أم بيار زانا كان إيش ما قلت يا بيج مرجي النوم العب خوي فريق إيش قرصة براسي الحمد لله يار زانا كان لوازباتي خوي أبو بالنسبة بسيارة كشت كشانوا عادة دقيقاني آخري أو فريقي جولي باحتفاظ بيدا كاتن بويا كد معنا برجري بين 6 دقائق آخر ما كده بقى الحمد لله تدا سركتو مسي خالي يعني كمان بدستينا بس
کاپنسی تۆ لە سیارەکە توانیتان سێ سەرکەوتنی لەسەریەک بەدەستبین بۆیەوە معنویاتێکی بەهێز و لە سەرەتای خودکەوە بێشەنجی بەرنەبێت. سەرەتا سوپاس بۆخوا یەکەم جار خۆمان حاضر کرد یعنی لەوەی خۆمان حاضر کرد کا و ساڵ و کاسی گەمێ بکەین بەڕاستی کا و ڕۆگەمەشمان هەبوو تەوەقعی ئەومان دەکرد گەمەکە زۆر بەخوات بیتن لەبەرەوەی پێشمەرگە گەمەکەیت کە خەسارەی کرد بە مەش فۆزمان کردبوو پێشمەرگەش هەردەم لە ناو مەلعبی خۆی زۆر باشە بۆیە تەوەقعی ئەومان دەکرد بەڵام سوپاس بۆخوا توانیمان ئاستەکی باش پێشکەشکەین دیفاعیەکی باش بکەین ئەوە لۆمە زۆر مهم بوو ئەو سێ نقطەیەشمان هینا الحەمدولە بە فەسلی خوای گەورەیە هیوادارم هەموو گەمەکانەوە سێ نقطەی بین. بەڵێ بەنای خوای گەورە سەرەتا بەخراتتان دەکەین وەک بینیتان ئەوە دووەم شکست بوو ئێمە وەک پێشمەرگە بەڕاستی ئەوە قابلی قبول نییە بوو ئێمە سەبارەت بیارەکەی ئەمڕۆ بەڕاستی ئەوان توانیان لە هەڵێک گۆڵێک تۆمار بکەن توانیان لە جێم یەکەم زیاتر باڵا دەست بن لەسەر دیارەکە بەڵام لە جێمی دوم ئێمە توانیمان بگەڕێن ناو یاریگا بگەڕێنەوە هەڵ دروستکەین توانیمان ینی فرسەی 100% دروستکەین کە ئەویش دەگەڕێتەوە بۆ هۆکاری تۆفیق نەبوون بەڕاستی ئەنجامەکە ئەمڕۆ عادلانە نەبوو بەلایەن کەم دەکرا ئێمە بە یەکسان بوون بینە دەرەوە بەڵام سواز بخوا ئینشاڵڵا دەتوانین لە داهاتوو قەرەبووی ئەوانە ئەو یاریانە بکەینەوە سەبارەت بەوەش کە ئێمە لە ڕووی شێواز یاریکردمان بەڕاستی پەکە زۆربەی یاریزانەکانی لاون زیاتر لە 13 یاریزانی گۆڕایە ئەوەش هۆکاری ینی سەرچیە کە بۆ تیپەکە لەو ئاستەنیەکەی چاوان دەکرێت بەڵام ئینشاڵڵا بە زروفی سەمەن بتوانین ئێمە تیپەکە بگەڕێنەوە سەر ڕێزکەی خۆی و سەر ئاست و ئەنجامە باشەکانی. بەڵێ بەڕاستی من درەنگ پەیوەندیم بە تیپی پێشمەرگەوە کرد هەر ڕەنگە 10 ڕۆژ 12 ڕۆژ دەبێت سەرەتایی دەست پێکردن بە چەند ڕۆژێک پەیوەندیم بەوە کرد بۆ هۆکار ئەوەیەک لە هۆکارەکانە بەڕاستی بەڵام یاریکردن و یاری نەکردنی من ئەو دەگەڕێتەوە بۆ ڕاهێنەر ئینشاڵڵا هەر کاتێک پێویستیان بووم بێ من ئامادەم.